شکستی استراتیژی و هەڕاجکردنی کەرامەتی سیاسی. ئەو شانەزیە پوچەی بەشێک لە سیاسیەکانی سلێمانی کە بە هاوپەیمانیە ژێربەژێریەکانتان دەتاڵاند ئەمڕۆ بۆتە بارانی موشک بەسەر سەری منداڵانی ئەم نیشتیمانە. ئێوە پێتان وابوو بەڕێککەوتنی پەنهانی لەگەڵ دوژمنانی کورد دەتوانن پێگەی خۆتان بپارێزن و هێرش نەکرێتە سەر شار و پێگەکانتان. بەڵام وا دەرنەچوو تەنها شتێک کە دەستان کەوت ئیفلاسی سیاسی و ڕسواکردنی شوناسی نەتەوەیی بوو. ئەو دەستانەی لە بەغداد دەتانگوشی و وەک هاوڕێی استراتیژی نیشانتان دەدان هەمان ئەو دەستانان کە ئەمشەو ئارامیان لە خەڵکی کوردستان زڕان. ئەمە باجی ئەو غەڵەتە استراتیژیەیە کە تێیدا متمانەتان بە تیرۆر و گروپە لە یاسا دەرچووەکان کرد و پشتان لە میلەتی خۆتان کرد. هەمان ئەو دەستانەیە بە لە بەغدا دەتانگوشین و لە سلێمانی پێشوازیتان لێ دەکردن و لە هەڵبژاردن دەبوونە هاوپەیمانیان ئێستا بە درۆن و موشک هێرش دەکەنە سەر سلێمانی و کوردستان.